زانیاریەک لەبارەی دەنگۆی کۆبوونەوەیەکی نهێنی مەزلوم عەبدی و ئۆجەلان ئاشکرا دەکرێت. هەموو شتێک دەربارەی یەگەری دابەشکردنی موچە پێش جەژن ئاشکرا دەبێت. دۆزینەوەی دووەم بنکەی ئیسرائیل لە عێراق شۆکێکی گەورە دروست دەکات. ڕۆژنامەی جمهوریەتی تورکیا نزیک لە ئۆپۆزسیۆن دەنگۆی کۆبوونەوەیەکی مەزلوم عەبدی فەرماندەی هەسەدە و ئیلهام ئەحمەد بەرپرسی پەیوەندیەکانی ڕۆژاوای کوردستان لە مانگی ئازاردا لە ئیمراڵی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە بڵاو کردوتەوە. تاوەکو ئێستا هیچ لایەنێک بە فەرمی دەنگۆکەی پژڕازیان ڕەت نەکردوتەوە. لە دوایین دیداریدا مەزلوم عەبدی ڕایگەیاند ئێستا ئامادەکاری هەیە بۆ ئەوەی سەردانی تورکیا بکەم و ڕەنگە لەگەڵ ئۆجەلانیش کۆ ببمەوە. بەشێک لە چاودێران دەڵێن بڵاوکردنەوەی ئەم هەواڵە لەم کاتە بۆ دروستکردنی ناڕزایەتیە تا لەڕێی هەندانی ڕایگشتی لایەنەکانی ئۆپۆزسیۆن و نەتەوە پەرستەکان دەوڵەت ناچار بکەن ڕێگری لە سەردانی مەزلوم عەبدی بۆ تورکیا و دیتنی عەبدوڵڵا ئۆجەلان بکەن. لە عێراق دەست بە دابشکردنی موچەی مانگی پێنج دەکرێت و حکوومەت یارێمی کوردستانیش دوو پابەندی خۆی تەواو دەکات کە لیستی موچە و راپۆرتی تەرازوی پێداچوونەوەیە. ئەمڕۆ یەکشەمە فاڵح ساری وەزیری نوێی دارایی عێراق بە فەرمی لە بارگای وەزارەت دەست بەکار بوو. هاوکات لە عێراق لە سەرەتای ئەم مانگەوە موچەی مانگی پێنجی خاننشینان و چاودێری کۆمەڵایەتی دابش کراوە. تەنها موچەی فەرمانبەران ماوە، ئەوەش لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە دابشکردنی دەکرێت. هاوکات دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پێویستە پێش جەژن موچەی مانگی پێنج دابش بکرێت. هیچ کێشەیەک بۆ پارەی موچە نییە و عێراق لە توانایدا تا مانگیدا بەبێ کێشە موچە دابش بکات. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاشکرای کردووە دووەم بنکەی سەربازی ئیسرائیل لە بیابانی ڕۆژاوای عێراق دۆزراوەتەوە. ئەم زانیاریە دوای ئەوە درکە کە عەواد شەمهەری یەکێک لە فەرماندە مەیدانیەکانی سوپای عێراق هەواڵی بوونی هێزی بیانی بە سوپادا و دواتر بە کوژراوی دۆزرایەوە. بوونی ئەم بنکانی ئیسرائیل لە عێراق شۆکێکی دروست کردووە کە ئێستا بەرپرسانی عێراق پژڕاستی ناکەنەوە. پێشتر بە پێی ڕۆژنامەکە ئەمریکا فشاری کردووە تا عێراق ڕادارەکانی لەو ناوچانە بگوژێنێتەوە کە دواتر بنکەکانی ئیسرائیلی پێش شەڕی ئێران لێ دروست کراوە. بیانووی ئەمریکا پاراستنی فڕۆکەکانی بووە. فەرماندە سەربازیەکانی عێراق دەڵێن پاش ئەوەی ئەمریکا ڕەتی کردەوە ئەم جوڵانەی بیابان پەیوەندی باوانەوە هەبێت دڵنیا بوونەتەوە کە بنکەکان ئیسرائیل و بە ئاگاداری واشنتۆن لەوێ جێگیر کراون.